ناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ئاماری شەهیدان و بریندارانی غەزە دەکەین بە دەستی سەربازانی قەوارەی زایۆنی و جوولەکە لە 7 ئۆکتۆبەر تا 30 ئەمساڵ. کۆی گشتی 6,138 کەس لە 7 ئۆکتۆبەر تا 30 شەهید بوون کە لە 130.8 منداڵن واتە 18,592 کەس لەو 6,000 ئەوانی شەهید بوون منداڵن لە 116.3 ئافرەتن کاکاتە 9,782 کەس لە 107.3یان بە ساڵاچوون کاکاتە 4,412 کەس تاوان بەپی با بڵێن ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و ئەو واژوانەی کە هەن لەسەر ئیتیفاقەکان نابێت لە کاتی شەڕە منداڵ و ئافرەت و بە ساڵاتچوو با بڵێن بە ئامانج بژیرێ بەڵام قەوارەی زایۆنی و جوولەکە دەست نە لە مناڵ نە لە ژن نە بە ساڵاتچوو دەستیان لێ ناپارێزێت. باشە کۆی گشتی برینداران لە 7 ئۆکتۆبەر تا 30 146,269 کەس لەو ماوەیە بریندار بوون. باش با بزانین لەم بریندارانە یا لەم شەهیدانە کۆمەڵێک هەن کە با بڵێن کارمەند یا کادری فەرمین دەستگا حکوومیەکان ئاماری شەهیدەکان. کادری پزیشکی 1411 کەس کە کادری پزیشکین شەهید بوون لە نێو خەستەخانەکانی کەرتی غەزە. 231 ڕۆژنامەنووسی نێوخۆیی و بیانی شەهید بوون. کادری پەروەردەی واتە مامۆستا و فەرمانبەری کەرتی پەروەردە 800 کەس شەهید بوون. کارمەندی ئۆنڕوا کە دەستگایەکی نەتەوە یەکگرتوەکانە بۆ هاوکاریکردنی خەڵکی غەزە 203 کەس لە کارمەندانی ئۆنڕواش شەهید بوون. بەرگری شارستانی باشە 113 کەس لەمانیش شەهید بوون. بزانین بێسەر و شوێنان ئەوەی کە تا ئێستا کەس نازانێت و چارەنووسیان نادیارە بێسەر و شوێنن ئایا لە ژێر دار و پەردووی باڵەخانە ڕووخاوەکانن ئایا لە لای زایۆنی دەست بەسەر کراون و گیراون 11,000 کەس لە 7 ئۆکتۆبەر تا ئێستا بێسەر و شوێنن. باشە کۆی گشتی شەهیدان ئەمە لە کێوە لە 7 ئۆکتۆبەر تاوەکو 30 کۆی گشتی شەهیدان 1023 کەسە 197یان منداڵن ئەمە شەهیدانی کەناری خۆرئاوایە ئەمە غەزە نیە یعنی لەپاڵ ئەوەی کە هێرش کراوەتە سەر غەزە سوپای ئیسرائیل قەوارەی زایۆنی دەستی نەپاراستووە لە هێرشکردنە سەر کەرتی خۆرئاواش لەوێژ 1023 کەسی شەهید کردووە کە 197یان منداڵن. باشە ئاماری شەهیدانی فەڵەستین بەگشتی لە ساڵی 1948ەوە کە دەوڵەتی یا با بڵێن قەوارەی زایۆنی و جوولەکە لەوێ بە زۆر دەوڵەتێکیان دروست کرد و خاکی فەڵەستینیان داگیر کرد لەو کاتەوە تاکو ئێستا 159,000 کەس شەهید کراون. باشە لە ساڵی 1948 تاکو ئێستا 1 ملیۆن کەس لەلایەن قەوارەی زایۆنیەوە با بڵێن لە گرتوخانەکانە دەستگیر کراون و بەند کراون. باش ئاماری دەستگیرکراوەی فەڵەستین لە ئێستادا 10,800 کەس لە گرتوخانەکانی قەوارەی زایۆنیایە کە 450 منداڵە و 50یان ئافرەتن ژنن. ئەمانەی کە ئەم ئامارەنەی لە بەژمارەی ئەم جارەدا باسمان کردن هەر هەمووی لەلایەن حکوومەتی کەرتی غەزە و وەزارەتی تەندروستی کەرتی غەزەوە بڵاوکراونێت.